و داخوازا مافێوان بکات لێ نوکە ئەو خۆپێت ڤیپوەیەکەیە بەڕەوانی ژێ بهێتەکردن سەروەر چاڵکڤانێکێ پاراستنا ژینگە هەیە المەها چارل سەر فەیسبووکێ پۆستێکیت کرد تێدا داخوازا سزادانە هەژمارێکا کەسان کرد ji ber nêçîrkirina bizneka kîviya ducan هەروەها bi tundî rexneyên dadwer û dadgehê digirît piştî wê posta Facebookî skalal ser serwerî tête tûmarkirin bi kefalet tê berdan lê piştre dawakarê giştî derbendîxanê bi tûmeta nav zirandinê skalayeka din lê dijî wî tûmar diket nûket zîndanê daye li benda dadgehê mala wî jî dilgîranin ئەگەر ئینسانێک جەرگی لە ژوورەوە بێت و لە سج نابێت ئەبێ دایک و باوک یان برا خوشک ئەبێ ژیانی چۆن بێت یعنی ئێمە چی کردووە هەتاوەکو بەم شێوازە سجن کارەکەیشی ئەمەندە شیاو بووە و ئەوەندە لە جێگەی خۆیان بووە هیچ کاتێک باوەڕ ناکەم هیچ کەسێک ناڕەحەت بێ بەرامبەر سەروەر کە بەو شێوازەیە تەمەنێوی 24 ساڵە چاڵکڤانێکێ دیارەت ناڤوارێ ژینگەهێدا سەروەری بەریا چەندێش بووی ڕووداوێ ئاخەوی بوو لەسەر هەمان مژارە و داخوازیە سەروەریە یاسایە تێدات کرد هاتیە گرتن خەڵکەیە بە ئینفۆڕەوە ڕاوی کردووە و ئەو بە پێی دقی ئەو ڕێنمانەی کە هەیە بێت 30 میلیۆن دینار غرامە بکرێ ئینفۆڕەکەی پێدراوەتەوە کە لە کاتێک ئەوەی دقی یاسا ئەبێ ئەمە حجز بکرێت و ئەبێ 30 میلیۆن دیناریش غرامە بکرێت نەیەک دینار غرامەی داوە و چەکەکەشی پێدراوەتەوە بڕیاری دادوەرەکان و ڕاوی بەردەوامی ڕاوچیەکانە وای لە ئێمە کردووە کەم ڕۆ ئێمە هەمووی ڕوود کردووەتەوە 7 ساڵن هەموو ژیان و کارێک و تەرخان کردیە بۆ vê keysê hevserûkê Rêkxerawa Sirûştê Kurdistanê ye armanca wan parastina Sirûştî ye lê ji bo serwerî bixwe dadgehek alî diket ka tawan bar e yan jî parêzer هەموو خەلک لە بەندا ڕوولا داواکارێ گشتیە کورسەر مژارên cudayên ku taybetin bi jiyanan ve bête serxet xelkê pir zikir çima li ser mijarekê weke guştê riziyet nav bazaran de dawakarên giştî bêdengmane yan jî banzîna xirab ku bi hizareha trombêrin xelkê hejar çûne di nava sinaeyan de û xelk bêpare hişiye yan jî mijara dermanên expire بۆچی داواکارێ گشتی حتا نەها سەر هەن میژاران ناخەڤیە لێ میژارێکێ کول سەر فەیسبووکێ باخەفتنێکێ کەسێکی بکەنێت ناوا ژینگەهێدا دێ ناوا زیندانێدا ئەف پرسیارên خەلکێنە ئەو دixwazin bizanin çima dawakarê giştî ser vê mijarê bi taybetî hatiye serxet demekî da ku xelk nava Facebookê da rojane mijûrî komêntên xwe ne û mijûrî behskirina xelkê ne digel me bin devê mijarê xîne berpirsiyar